بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله کچە ئازا و دلێر و بوێر و دڵسۆز و پەیامدار و لێهاتووەکانی ڕێکخراوی گەشتپێدانی قوتابیانی کوردستان لە زاخۆوە بۆ دهۆک و ئاکرێ و بەردەڕەش و بەرەو هەولێر و سۆران و کۆیە و تەقتەق و تا هەورامان و کفری و کەلار و هەڵەبجە سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. زۆر پێخۆشحاڵین کە لە خزمەت کۆمەڵێ گەنجی پەیامدارە، کۆمەڵە گەنجانێک کە بڕیاریان داوە بیر بکەنەوە بۆ خزمەتی مرۆڤایەتی، بیرکەنەوە بۆ خزمەتی گەل و نیشتیمان، بیرکەنەوە بۆ خزمەتی دەوروبەری خۆیان. کۆمەڵە کەسانێک کە پەیامدار بن کە بتوانن ئەو ئامانجەی ئەو هۆیەی ئەوەی کە خۆی گەورە بۆی خەلق کردوین ئینشاءڵڵا بتوانین لە ژیانی خۆمانە لە ژیانی خۆتانە بەدی بهێنن. ماندوون بە دڵنیایی هەندێکتان لەوانەیە زۆر هەستا بن ئەمڕۆ. ئێمە کاتەکەمان قەرار بوو تۆزێ زۆر بێ، بەڵام دیارە بە بۆنەی ئەوەی کە تۆزێ لە دوورەوە هاتن بەرنامەکان تۆزێ وەکو خۆی نەچوە سەر، بۆیە منیش بابەتەکەم زۆر درێژەی نایەمێ. گینە بابەتەکەی من بابەتی ڕاهێنان بوو وە کاتێکی زۆرمان ئەویست، بەڵام لەبەر ئەوە کورتیەکەینەوە ئینشاءڵڵا بۆی ئێوە زۆر هیلاک نەکەین. بابەتەکەمان ناوی بیرکردنەوەی داهێنەرانەیە. من تەنها ئەوەندە ئەگەر بتوانم ئەمڕۆ ئەوە بەدی بهێنم کەوا لە ئێوە بکەم دەستکەن بە بیرکەنەوە. بابەتەکەی من بە زۆری باسی عاتیفە نییە، باسی مێشکە، باسی عەقڵە، باسی فکرە، باسی بیرکردنەوەیە. هیوادارم بەڕێستان دوای ئەمە ئینشاءڵڵا بتوانن ئەو قسانەی کە مامۆستانی بەڕێزی تر بۆتانەکەن، ئەوەی کە ئێمە بۆتانەکەین بە دڵنیایی وەکو ئەوەی کە هاتوون بە جیاوازتر ئەڕۆنەوە. خۆتان هەر خاوەنی پەیامن، خۆتان هەر کەسە پێشەنگەکانن، خۆتان هەرەو کەسانن کە هەڵبژێراون، بە دڵنیایی ئینشاءڵڵا بە باشتر بە گوڕوتینێکی باشترەوە ئەچنەوە بۆڵقەکانتان و پێتانەوە دیارە کە ئیستیفادەتان کردووە لێرە. سەرەتا ئەگەر بار بە پرسیار دەست پێ بکەین، وەکوتم بابەتەکەی ئێمە ڕاهێنان بوو، کێ پێم ئەڵێت ئینجا بە ئەمەتان پێ بڵێم واتە ئەبێ هەمووی بەشداری بکات، هەمووی بەشداری بکە، نەک بڵێن هەندێک بڵێتر کۆمەڵێک بەشداریکەن ئێمە حەقمان نییە، هەمووی بەشداری بکات. و بەشداریکردنەکەش زۆر ئاساییە. ئەو شتانەی کە ئێمە باسی ئەەکەین شتێک نییە بڵێ ئەمە کورسیە، بۆ من ئەمە کورسیە، ئەگە من بڵێم وەڵا ئەمە تەپڵەکە ئیتر عیبە و نەزانینە. ئەو شتانێک ئێمە باسی ئەەکەین ئەگونجێت تەفسیری جیاواز هەڵەگرێت، واتە ئەوەی تێڕوانینی تۆ چییە بۆ ئەو شتە، واتە ئەوە نییە تەنها بڵێین واتاکەی ئەوە ئەگەێنێ، ئەگونجێت هەموو ئەو واتایانەی کە ئەیڵێن هەمووی هەر ڕاستە. بۆیە شەرم مەکە بڵێ وەڵام من ئەوە بڵێم با بەشداری نەکەم، ئەو نەبێت ئەو شتە نەبێت، هەمووتان بەشداری بکەن. ئێستا ئەم وێنەیە تۆزێ سەیریکەن، لێی ورد بنەوە بیر بکەنەوە، بزانین واتە بە تێڕوانینی تۆ، بە بۆچینی تۆ، بە بینینی تۆ ئەم وێنەیە وێنەی چییە؟ تۆزێ سەیریکە و کێ بەشداریەکە پێمان بڵێ. بەڵێ ئەم زوو دەستی هەڵبڕی، بەڵێ چاو زۆر باشە، دەست خۆش چەپڵەیەکی بۆ لێن باشە. کێیتر تایە زۆر باشە، تایە چەپڵەیەک دەست خۆش. بەڵێ دووربین، دەستەکانە خۆش بێت لە دووربینی ژەکات، چەپڵەیەک. بەڵێ چیتر؟ سینی قاب، فعلەن یانی لە سینی قابی ژەکات چەپڵەیەک. بەڵێ کامێرا، لە کامێرا کات دەستەکان و خۆش بێت، چاوی چەپڵەکان ئەڵەگرین بۆ هەمووی بەیەکەوە. بەڵێ
بەڵێ PTO بەڵێ PTO دەستخۆش بێت منزەرە بەڵێ دەستەکان خۆش بێت چەپڵێ بۆ هەمووتان بوانی کە بەشداریان کرد سپاسی بەشداری هەیە طبعا ئەمە ئەوەی کە بڵێن زۆر نزیکە هەموو ئەو شتانەی ئێوە ڕاستە بەڵام لە ئەسڵا ئەمە وێنەی خەڵکی مەکسیک کڵاوێکی گەورەیان هەیە خەڵکی مەکسیک کڵاوێکی گەورەکەنە سەریان بۆ سێبەر ئەمە کەسێکە لەسەر پاسکیلێکە کڵاوێکی گەورەی لەسەرایە لە ئاسمانەوە وێنە گیراوە بەڵام ئەمە تەنها ئەو وەڵامە ڕاست نییە وەڵامەکانی ئێوە شەمووی ڕاستە واتە تێڕوانینی تۆ بینینی تۆ بۆ ئەو شتە مەرج نییە تەنها ئەو ڕاست بێ کەواتە تێڕوانینەکانی ئێوەش بینینەکانی ئێوەش بیرکردنەوەکانی ئێوەش واتە تۆ لە گۆشەنیگایەکی ترەوە سەیرێ کرد وەڵامەکەی ئێوەش فعلەن هەر ڕاستە و بەو شێوەیە بیرکردنەوەی داهێنەرانە چییە؟ واتە بیرکردنەوەمان هەیە ئەمە چەند تۆی بیرکردنەوەی ڕەخنەگریمان هەیە بیرکردنەوەی زانستیمان هەیە بیرکردنەوەی داهێنەرانە واتە ڕوانینە بۆ شتەکان بە ڕێگەیەکی جیاواز ڕوانین بۆ شتەکان بە بینینێک بە ڕوانینێک بە ڕێگایەکی جیاوازتر لەوەی کە لە ناو خەڵکا هەیە بە واتایەکی تر بیرکردنەوە یاخود بینینی شتەکان لە دەرەوەی سندوق با لەسەر ئەم سندوقە هەر زانیاریدان هەبێ بەڕێزان دەرەوەی سندوق و ناو سندوق ئەگەر کێ ئەزانێت یاسای کێشکردن کێ دۆزیەوە و چۆن دۆزیەوە ئەگەر یەکێ بەشدار بێ لەگەڵمانە بەڵێ نیوتن دۆزیەوە باشە تۆ وتی نیوتنەکە ئەی چۆن دۆزیەوە بەڵێ ئەگەر سپاستانەکەین بۆی گێمان لێبێت بەڵێ فەرموو دەستەکان خۆش بێت چەپڵەیەکی بۆ ئەو دوانە کە بەشداریان کرد بەڕێزان لەوانەیە هەزاران کەسی تر لە پێش نیوتنەوە دانیشتبن لە بنی درەختا و دەیان نیوە بەسەریان ناکەوت بێتە خوارەوە بەڵام بیریان لەوە نەکردوێتەوە کە ئەم سێوە بۆچی لە شوێنی خۆیان نەوەستا بۆچی ئەم سێوە نەچوو بۆ سەرەوە بۆچی بە ڕێشتێکی تری لێ نەهات بۆچی لە شوێنی خۆیان نەوەستا بە دارەکەوە کەواتە بیرکردنەوەی نیوتن بە ڕێگەیەکی جیاواز لەوەی ئێمە و لە خەڵکی پێشووتری وای کرد کە داهێنانێ بکات بریتی بێت لە دۆزینەوەی هێزی کێشکردنی زەوی سندوقەکە مەبەستمان چێ ئێمە هەمومان لە ژینگەیەکە ئەژین لە ناو مێشکمانە واتە مێشکمان وەکو سندوقێکە کاتێک کە ڕووداوێک ڕوو ئەدات سێرچێک ئەکەین بە ناو سندوقی مێشکمانە بۆ نمونە پرسیارێکی لێکرێت قوتابیت و پرسیارێکی لێکرێت ڕووداوێک کێشەیەک ڕووەدا و تۆ ئەتەوێت بە شوێن چارەسەرا بگەڕێی چارەسەرەکانی تۆ چییە؟ چارەسەرەکانی تۆ ئەو زانیاریانەیە کە لە مناڵیەوە تا ئێستا فێری بوویت و ئەگەڕێی بەناو سندوقی مێشکدا تەبەن لە ناویشەوە بڵێن پارچە پارچەی هەر بەشێکی کۆمەڵە زانیاریتایە سێرجەکەی بەناو سندوقی مێشکدا سیرەکەی ئەگەر هەر وەکو تەقلیدیانە بیرکەیتەوە هەر بیرکردنەوەیەکی ئاسایی ڕۆتینی بێت ئەگەر گرفتەکە ڕۆکو خۆیەتی هیچ ناتوانانی چارەسەرێکی بکەیت و ئەگەر پرسیارەکە بێ ناتوانانی وەڵامی بیتەوە بەڵام لە دەرەوەی سندوق ئەگەر بیتە دەرەوە لە دەرەوەی سندوقەکە واتە بە ڕێگەیەکی جیاوازتر لەوەی کە پێشتر هەبووە بگەڕێی بە شوێن وەڵامەکانە بگەڕێی بە شوێن چارەسەری کێشەکەیە سیرەکەی ئەتوانی چارەسەری بکەیت ئەگەر بیرکردنەوەی داهێنەرانە نەبووایە ئێستا ئەم مایکەی کە من قسەی پێەکەم شتێک نەبوو ناوی مایک بێ شتێک نەبوو ناوی مۆبایل بێ شتێک نەوی ناوی داتاشۆ و کارەبا بێت بۆیە ئەو شتانەی کە هەموو ئێستا هاتوون هەموو بەڕاستی مرۆڤایەتی داهێنان وە کۆمەڵێ خەڵک داهێناوە کە بیرکردنەوەیان جیاواز بووە لە خەڵکی ئاسایی تر بۆیە ئەبێ ئێمەش
بەڕاستی بینە دەرەوەی سندوق بۆ چارەسەری کێشەکانمان، بۆ سعیکردنمان، بۆ بەرەو پێشچوونمان، بۆ ئەو گیر و گرفتانەی کەوا ئەمڕۆ لە وڵاتی ئێمەیە هەیە. ئەبێ لە دەرەوەی سندوقەکە بیرکەینەوە، چونکە ئەگەر هەر لە ناو سندوقەکەی بیرکەینەوە ئەوە ژیان هەر بەم شێوەی ئەبێت و هیچ بەرەو پێشچوونێک ناڕوە، نەوەکو تاک لە ژیانی تاکە، نەوەکو ڕێکخراو، نەوەکو کوردستان. بۆیە ئەبێ بیرکردنەوەمان بگۆڕین، بیرکردنەوەمان بکەین بە بیرکردنەوەیەکی داهێنەرانە. ئەمە قسە زۆرە لەسەر ئەم بابەتە، وەکو وتمان کاتەکەمان دیارەکەمە. خۆی گەورە لە چەندین ئاەتە لەعەلەکم تەتەفەکەڕون بەڕاستی داوای لێ کردوین ئێمە وەکو گەنجێکی موسڵمانی پەیامداری بەندەی خۆی گەورە ئەو قورئانەی کە کەتەلۆکی ژیانی ئێمەیە خۆی گەورە بۆچی ناردوویەتی؟ بۆ ئینسانی ناردووە، بۆ ئێمەی ناردووە. بەڕێزان، چەندێک ئێمە زانیاریمان هەیە لە قورئان، چەندێک بەگوێی ئاەتەکانی قورئانەکەین، دەی لە دەیان شوێنە خۆی گەورە لە قورئانە داوای لێ کردوین بیر بکەینەوە. بەڕێزان، پێویستمان بە بیرکردنەوەیە، بیرکردنەوە لە خەڵقی ئاسمان، لە خەڵقی خۆمان، لە بیرکردنەوە چۆن ئەم وڵاتی خۆمان بەرەو پێشەوە بەرین. ئەم وڵاتی ئێمە کە پڕە لە خەڵکی باش، پڕە لە سەرۆت و سامان، پڕە لە هەموو شتێکی جوان، بەڵام بەداخەوە کە هەر لە دواوەین. کە ئێستا ئێمە هەندی ئامارتان پیشان دەدەم کە بەداخەوە ئێمە چەندێک لە دواوەین لە چاو خەڵکی ترا. داهێنان چییە؟ ئێمە وەکو ڕێکخراوی گەشتپێدان یەکێ لە دروشمەکانمان چییە؟ داهێنانە. زانست، پەروەردە، داهێنان. سپاس بۆ خۆی گەورە کۆمەڵی خەڵکمان هەیە داهێنانی کردووە، بەڵام کەمە لە چاو ئەو هەموو توانایانە، کەمە لە چاو ئەو هەموو خەڵکە باشە کە هەمانە. ئەبێ بەڕاستی داهێنانی زیاتر بکەین. بۆیە دروشمەکەمان ئەبێ بکەین بە کردار لە ژیانمانە. بیرکردنەوەی داهێنان چییە؟ داهێنان بریتە لە هێنانەکایی شتێکی نوێ، واتە شتێک کە نەبووە یاخود هەبووە پێشتر ئێمە ئەیدۆزینەوە. داهێنان دوو جۆرە. داهێنانێکمان هەیە هەر داهێنانە بۆن من ئەو شتە خۆی نەبووە، ئێستا گڵۆب نەبووە وەختی خۆی. کێ گڵۆبی داهێنا؟ تەبەن ئەدیسۆن کارەبای نەدۆزیەوە. بەڕێزان، ئەدیسۆن گڵۆپی داهێنا. ئەگینا پێشتر کارەبا هەبوو، کارەبا داهێنان نەبوو، کارەبا هەبوو خۆی، بەڵام دۆزرایەوە. گڵۆب نەبوو، دروست کرا. لاپتۆپ نەبوو، دروست کرا. واتە هەندێک شت هەیە داهێنانەکان، یا ئەوەیە تۆ هەیە لە گەردوونە، لە زەویە، لە ناو بەحرا، لە شوێنەکانە هەیە، ئیستیکشافیەکەی ئەیدۆزیتەوە، یاخود نییە ینی دروست یەکەیت. بەڵام دروستکردنەکان بە زۆری لە چیایە؟ دروستکردنەکان بە زۆری لە شتە مادیەکانایە. واتە ئەو شتە مادیانەی بۆ من ئەم کورسیە دروست کراوە، ئەم مایکەی من دروست کراوە، ئەم گڵۆپانە، ئەمانە هەموو بریتین لە شتی دروست کراوە. داهێنان لە چییە؟ واتە ئەو شتانەی کە هەن ئێمە بە ڕێگەیەکی ئاسایی بیریان لێ نەکەین و نەیان بینین، بە ڕێگەیەکی جیاواز لە گۆشەیەکی ترەوە سەیریان بکەین. کۆمەڵێک گرفت هەیە لە ژیانە، یا بڵێن کۆمەڵە شت هەبووە. ئەگەر ئێمە بە هەمان ڕێگا و بە هەمان شێواز سەیریان بکەین، بە شوێن چارەسەریان نابگەڕین، هەرگەین هەمان چارەسەر، کەواتە هیچ بەرەو پێشچوونێکمان نەبینیوە. بۆ ئەوەی چارەسەری و گرفتانە بکەین ئەبێت چی بکەین؟ ئەبێ ئێمە بە ڕێگەی جیاواز چارەسەری گرفتەکان بکەین. بە ڕێگەی جیاواز، واتە بە ڕێگە کۆنەکە هەرچینەوە هەمان ئەنجام. ئەمیش بە چیە بێت؟ بەڕاستی بە مێشک، بە بیرکردنەوە. زۆر کەس بڕوای وایە کە بەهرە خوای گەورە ئەیە بە هەندێک کەس و ئیتر ئەو وازیانێ ئەڵێ خوای گەورە بەهرەی نەیاوە بۆ من و من خوای گەورە هەورەوە نەبەشیاوم و ناتوانم داهێنان بکەم و تەواوتر بۆ خۆم دانیشم. هەموو لێکۆڵینەوە زانستیەکان و کۆمەڵناسیەکان و دەروونناسیەکان سەلماندوویانە کە مەسەلەی بەهرە عەقپەری بوون، داهێنەر بوون، یعنی ئەو کەسەی کە بێتە داهێنەر پەیوەندی بەوە نییە کە ئەو کەسە بەهرەی هەیە یاخود بەهرەی نییە. دەیان خەڵک هەیە، سەدان خەڵک کە بەهرەمەندیش نییە، بەڵام توانیوێتی داهێنان بکات.
چەندین کەسیشەیە لەوانێ هەزاران کەسیشەیە کە بەهرەمەندە خوای گەورە بەهرەی پیاوە بەڵام نەیتوانی هیچ داهێنانێکیش بکات بۆیە لە ڕووی زانستیەوە سەلمێنراوە ئەوەی کە داهێنان ئەکا مەرج نییە بەهرەمەند بێت واتە بەڵام بەهرەمەندیەکە یارمەتی باشتری ئەدا بۆ ئەوەی داهێنان بکات داهێنار ئەوانەی کە داهێنان ئەکەن هەمیشە بەهرەمەند نین ئەگونچێ کەسێکی ئاسایی داهێنان بکات و بەهرەمەندیش نەبێت بۆیە هەموو کەسێ ئەتوانێت داهێنان بکات ئەگەر ئاساییش بێت واتە کەسە ئاساییەکان ئەتوانن داهێنان بکەن لە سەدا واتە بەهرەمەندان بە پێی توێژینەوەکان لە سەدا دووی خەڵک بەهرەمەندە لە سەدا 98 هەر خەڵکی ئاساییە بەڵام ئەم خەڵکە ئاسایی ئەتوانێت داهێنان بکات بەڵێ ئەتوانێت داهێنان بکات زۆربەی داهێنانەکانیش خەڵکی ئاسایی داهێناوە نەک بڵێن ئەوانەی کە بەهرەمەندن وەگوتم هەزاران کەسیشەیە بەهرەمەندە و هیچ داهێنانێکیشی نەکردو و هیچ سوودێکیشی لە بەهرەکەی نەبینیوە وەی ئەبێ ئێمە سوود لە بەهرەکانمان ببینین هەموو کاتێک کە ئێمە هەومان کارەکەین سعیەکەین ئێستا بەتایەتی ئێوە لەوانێ زۆربەی زۆرتان تەلەبە بن ڕێگەیەک هەیە کە باشترینە بۆ سعیکردن لەوانەیە تۆ ڕەفیقەکەت زۆر کەمتر لە تۆ سعی بکات بەڵام ئەنجامی زیاتری هەبێت تۆ زۆر سایەکی کەمەکەی زۆرەکەیت بەڵام ئەنجامێکی زۆر کەمت هەیە بۆی ئەبێ بچی فەن بەکاربێنی ئەبێ بچی ئەو ڕێگەیە بدۆزیتەوە کەوا تۆ ئەو ئیشەی پێەکەیت بۆ ئەوەی زۆر هیلاک نەبن ماوەی 1-2 دقە 2 دقەیەکتان هەینێ بیر لەوە بکەنەوە تۆزیە مێشتان بجوڵێ ئەم ئێمە 9 ژمارەیە 6یان دراوە 3یانیان نەدراوە بیر بکەنەوە بزانی کێ زووترین بە زووترین کات پێمان هەڵێ ئەو سێ نیشانی پرسیارەوە ئەوانیش بامان شێوە ژمارن ئەو ژمارانە چەندن بەڵێ بەڵێ 49 64 و 81 کێیتر کێیتر بەڵێ ئەم بەڕێزە فەرمێت 49 64 و 81 بەڵێ کێیتر بەشداری کاتجگەل لەو سێ ژمارەیە ناوچی بوو فەرموو پێمان بڵێت چۆن دۆزیتەوە پێشتر بینیوتە یا ئەگە پێشتر بینیوتە بەڵێ ژمارە 1 و ژمارە 4 و ژمارە 9 ئەوانە هەموو ڕێگێک هەیە لە نمونە 4 ڕێگی 2002 9 ڕێگی 3003ە هەموویان پێ ڕێزگرتنی دانراینە ئەبن هەندێک شانزەکە چەنە شانزەکە 4x4 بەڵێ هەموویان بە ڕێزگرتنی دانراینە بۆیە ئەو سێ ژمارەیەکە دیار نییە لە پاش ڕێزمەندەکە دەبێت ئەوە بێت دەبێت ڕێگی 7 و 8 و 9 حوت کەرات حوت 49 8 کەرە 8 64 9 کەرە 9 81 چەپڵەیەکی قایمی بۆ لێیان دەست خۆش ئەمە بریتە لە بیرکردنەوەی جیاواز بیرکردنەوە بە تێڕوانینێکی تر بیرکردنەوە لە گۆشەنیگایەکی ترەوە ئێستا وتان بیرتان کردەوە بە دڵنیام ینی ئێوەش ئەگەر تۆزێک کات لە بەردەستان ئابواە ئێوەش ئەتانتوانی بگەنە ئەو ئەنجامە ئاها سەیرەکەی بە زووترین کات توانی وەڵامی ئەو پرسیارەمان بداتەوە بەڕێزان ئێمە چۆن ببینە کەسێکی داهێنەر واتە ئیسفادە لە چی بکەین بەڕاستی خەیاڵکردن ینی خەیاڵ زۆربەی ئەو داهێنانەی کە کراون یەکەم جار لە خەیاڵەوە دەستی پێ کردووە ئەدیسۆن دانیشتۆ بیری کردوێتەوە چۆن ڕووناکیەک دروست کات واتە سەرتا خۆی یەکسەر گڵۆپەکەی دروست نەکردووە خەیاڵێکی کردووە کە خزمەتێکی مرۆڤایەتی بکات بەشێکی تر لە ئینەکان خاتێرە واتە شتێکی خێرایە شتێکە لە کاتێکی کەمایەت بە خەیاڵتا تۆ زۆر جار هەروازی لێنی بڕۆ بکە لەوانە لە ژیانی ئێوەشتا هەوو بێت لە ژیانی منات چەندین جار دەیان جار سەدان جار فکرێکم بۆ هاتووە لە کاتێکە
دوایی لەو کاتەیە زۆر ئیسفادەم لێ کردووە، زۆر شتێکی باش بوو، بەڵام نەمنووسیوە، لە بیرم چۆتەوە، دوایی زۆر بە شوێنیان گەڕاوم نهاتوەتەوە. بۆیە ئیبن جەزری یەکێک لە زاناکان کتێبێکی هەیە ناوی سەید الخەواتر، واتە ڕاوکردنی خاتیرەکان، ڕاوکردنی ئەو بیرۆکانەی کێن، واتە هەر بیرۆکێکی بۆ هاتووە چی لێ کردووە نووسیوێتی. لە گەشەبێدانی خورماڵ کێسەوارە لێرەیە، وازام هەندێک خەڵکی تریشی لێیە. من ئەوەم پێوتن و ئێستش ئەم وەسیەتە بۆ ئێوەکەم بەڕێزان. چینە سەر خاڵەکانی تریش خەیاڵە خاتیرە، بیرۆکە تۆزێ خاتیرە زۆر خێرایە، بیرۆکە تۆزێ ینی کاتەکەی مەوداکەی زیاترە و دوای ئەوە بریتە لە نووسینی ئەو بیرۆکانە و دواتر بریتە لە کۆکردنەوەیان. بەڕێزان داواتان لێ یەکەم ئەگەر تەنها ئەمە لێ من ئیسفادە بکەن ئەمڕۆ تەسەورەکەم زۆرە و لە پاشە ڕۆژە بێری لێ یەکەنەوە، تەنها ئەم قسەیە بەگوێ من بکەن ئەمڕۆ ئیسفادەیەم لێ بکەن سوپاسانەکەم بۆ ئەوەی منیش ئینشاءڵڵا لەو خێرەی کەوا ئێوە ئەیکەن لە ژیانتانە منیش بەشدار بم، لەوانەیە خەڵکی تریش پێی وتبن نووسین نووسین نووسین. با دەفتەری یادەوەریتان هەبێت، با دەفتەرێکتان هەبێت شتە گرنگەکانی ژیانتانی تیا بنووسن، ئەو شتانەی کە لە ژیانتانە ڕۆژێ ڕووەدا و حاڵەتێکی دەرونی زۆر خۆشی بۆیەت هەندێکی تۆمار بکە، حاڵەتێکی دەرونی زۆر ناخۆشی بۆیەت هەندێکی تۆمار بکە، دواتر تۆ ناتوانانی بگەڕێتەوە بۆ ئەوە، بەڵام ئەگەر هەندێکی یاداشت کردبێت دواتر ئەچیتەوە بۆی. پاسوەردی فەیسبوکەکەت دەیان جار لێ دوون بۆ ڕقم تەلەفۆنەکەت ئەگەر نەنووسی بێت بە ڕقم تەلەفۆنەکەت ئەمەتوانی بێنیتەوە، فەیسبوکەکەت داخراوە یا بڵێن هەرو شتێکی تر، دەیان جار کتێبی ئیستیعارە کردووە لە شوێنێ ئەگەر نەنووسی بێت نەتگەڕاندووەتەوە یا بۆیان نەگەڕاندویتەوە. دەیان شتی باش بە بیرۆکە بە یەت بە خەیاڵتا یا کۆمەڵێ ئیشی زۆر هەیە یەت نەتنووسیوە، بۆیە تکایە شت بنووسن، با دەفتەرێکتان هەبێ بۆ نووسین و بۆ تۆمارکردنی ئەو شتانەی کە لە ژیانتانە ڕوەدەن. کەسە گەورەکان هەمیشە زیکرەیاتیان هەیە، واتە ژیاننامەی خۆیانیان هەیە، لەوانەیە زۆربەتان ژیاننامەی کاروانی ژیانمی مستەفا سەڵمیتان خوێند بێتەوە، ئەگەر نەشتان خوێند بێتەوە بیخوێننەوە کە چۆن باسی ژیانی خۆیەکە. کەسە گەورەکانی مێژوو هەمیشە ژیاننامەیان هەیە، ئەگەر خۆشیانیان نووسی بێتەوە خەڵکی تر بۆی نووسیونەتەوە. بۆیە شت بنووسن ئەگەر بتانەوێ شتان لەبیر نەچێتەوە. ئەگەر بیرۆکەش خاتیرە نووسی کۆکردنەوە ئەگەر ئەمانە هەمووی لە کۆتاییە تۆ نەینووسیتەوە هەمووی ئەڕوات و ئینجا کیلۆیەک خاتیرە کیلۆیە فکرەی جوان بە 1 سنت ناهێنێ، 1 دینار ناهێنێ ئەگەر تۆ کۆی نەکەتەوە نەیکەی بە کردار و ئیسفادەی لێ بکەیت. بۆیە 1 کیلۆگرام بیرۆکە شتی باش فلسێک ئەبڵین فلسێک لای ئەمە ئێستا بۆ بە دینار، سەردەمی ئەمە فلس بوو، ئێستا لە سەردەمی ئێوە بۆ بەچیەوە بە دینارێک یا بڵێن سنتێک نایەنێ. بۆیە گرنگە بە نووسین و وەبیشیکەی بە کردار لە ژیاندا. بەچی ئێمە وا بکەین کە بەرەو داهێنان بڕۆین، واتە بیرکردنەوەی داهێنەرانەمان هەبێت، با بە خێرایی بۆی فریاکەین. تەبەن لە 160 ژینگە کاریگەری هەیە لەسەر داهێنان. من کاتێک کە ئێستا داوا لە ئێوەکەم داهێنان بکەن داواتان لێ ناکەم چەند سارێک دروستکەن، چونکە ئەمە داوایەکی ناواقعیە بۆ ئێستا کە بتم داواتان لێ بکەم چەند سیارە دروستکەن ئێوە، چونکە وڵاتی ئێمە بەداخەوە ینی ئەو شتانەی تیان نییە، شوێنێک نییە کە تۆ ئێستا بچی سیارە دروستکەیت. بەڵام هەندێک شت هەیە خۆ ئەتوانی ئەپلیکیشنێک دروستکەیت، ئەتوانی پرۆگرامێکی بەسوود دروستکەیت، ئەتوانی ڕێگەیەکی نوێی سعیکردن دابهێنیت، ئەتوانی چارەسەری هەندێک لە کێشەکانی گەنجان دابهێنیت، ئەتوانی چارەسەری ئیدمانبوونی کە یەکێکە لە گرفتە گەورەکانی ئەمڕۆ گەنجان و مناڵان بە مۆبایلەوە ئەتوانی داهێنان لەوەیە بکەیت. لە 160 ژینگە کاریگەری هەیە لەسەر داهێنان و لە 140 علاقەی بە خودی کەسەکانەوە هەیە. زۆر واتە ئێستا ئێمە بچینە ژینگەیەکەوە کە ژینگەیەکی داهێنان بێت، ئێمەش ئەتوانین واتە ئێمەش بەهرەمان تایە، ئێمەش توانامان هەیە، بەڵام ئەگەر لە ژینگەیەکا بی
تیان نەبێت بەڕاستی بەهرەکانی ئێمەش هەموو ئەمرن. توێژینەوە کراوە ئەو مناڵانەی کە لە تەمەنیان تا 5 ساڵە واتە بەهرەمەندبوون و توانای داهێنانیان لە 196 کە ئەبنەوە 7 ساڵ توانای داهێنانیان نەبێتە لە 107 کە گەورە بن توانای داهێنانەکە دابەزێت بۆی لە 102. بۆچی؟ چونکە ئیسفادەی لێ ناکرێ. مناڵ لەو کاتەیە توانای زۆرە داهێنانی زۆرە بەڵام ئیسفادەی لێ ناکرێت. ئێمە بۆیە مناڵەکانی خۆمان خوشک و براکانتان بە مناڵی ئەبێ ئیسفادە لە بەهرەکانیان بکرێت. بەچی تر واکرێت؟ بەڕاستی بە ئازاد ینی حڕ بیر بکەیتەوە، ئیستیقلالیانە بیر بکەیتەوە، ئازاد بی لە بیرکردنەوەیە خەیاڵ و بڕوا بۆ شتێک کە باو نییە کە لە ناو کۆمەلگانی لە ناو مجتەماع نییە تۆ بیر بکەیتەوە لە شتێک کە باو نییە بە ڕێگەیەکی تازە. خاڵێکتر لەوانە بریتە لە ئامێزگرتن، واتە ئەو بیرۆکانەی کە بۆ دێت، ئەو داهێنانەی کە بۆ دێت، خزمەتی کەی، بەروەردەی کەی، گەورەی کەی، پەرەی پێبێ، بینوسی، مناقەشەیەکی لەگەڵ خەڵکی ترا، واتە لە باوەشی بگری پەروەردەیەکی بەرەو گەورەبوون بە دڵنیاییەوە داهێنانەکە بەرەو باشتر و بەرەو سەرکەوتوتر ئەڕوا. هاندان کێ نمونەم بۆ هێنێتەوە با پرسیارێک لە ئێوە بکەم کە هەمووتان ئەگەر ئێستش تەلەبەنە بن لە ژیانتانە بە قۆناغی تەلەبایەتیا تێپەڕیون کە ڕۆژێک لە ڕۆژان مامۆستایەکت، باوکت، برات، کەسێکی نزیکێ ئامۆژگاریەکی کردی، هاندانێکی کردووی لانێ بوو بێتە وێزگەی گۆڕانکاری لە ژیانی تۆیە. کێ و نمونەیە هەیە حەزەکە شتێکمان بۆ باس کات؟ تۆ زێنزیکێڕەوە مایکەکە دواتر لە بەشی باخچە مناڵان ناوم هاتەوە هەموو دەوروبەر بە کەسەنجیەکانیشەوە بەبوو گاڵتە ئامین سێوە بەشایانە کرد تاکە کەس کە هانی دام و هاوکاری کردم باوکم بوو جا الحەمدوللا لە تکێکا خۆمە بینەوە کە ئیشەوە ئومێدم بە خۆمە داهاتوە ئیشی باشتریشی لەسەر بەڵێ کێی تر کێ بوو لێرە؟ مامۆستا ئەمن لە قۆناغی دووەمی زانکۆ لە کۆرسی یەکەم کەوتەوە منیش بێزارم کۆتم ناوەمە زانکۆ کۆتایی پێدەینم و تا زیاتر زانکۆ بەجێبێرم برام زۆر هانی پێدام زۆر هانی پێدام الحەمدوللا ئەم کۆناغەشم دەرباز کرد و یعنی خۆشەویستی زانکۆی کردەوە و الحەمدوللا چوم و کۆتاییم پێدینە الحەمدوللا دەستخۆش بێت تەپڵەیەک. بەڵێ ئاخر نمونە وەرەگرین کێ نمونەیەکمان نمونەیەکی تر؟ بەڵێ فەرموو. بەڵێ پۆلی 12 سال بوومەوە لە خوێندن هەم مامۆست هەم مامۆستای کیمیان هەم میدار بوویت و ئەتوانین دەرەجە بێنیت و گۆڕانکاریی گەورەی کردکە ئەو هەم میدار ڕای ئەوە توانین ئەمبەرێکی زۆر بەرز بێنن ماوە خوێندن هێنا لە پۆلی 12 ئەوەش هەمووی بۆمان ئەگەڕنەوە کە مامۆستای کیمیاشم بوو. بەڵێ تەپڵەیەک دەستخۆش. وڵی مامۆستا بابەتەکەمان زێر زۆر ماوە لەبەرەوەی بۆی فریا بکەوین ببوورە ئینشاڵڵا بەشداری ترمان هەبێت. بەڕێزان کەواتە بەڕاستی هاندان زۆر 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 گرنگە. هانی ڕەفیقەکەت بە هەمیشە، هانی برا و خوشکە بچووکەت بە، هانی خزمەکانێ بە بڕوا بکە. زۆر زۆر کاریگەری هەیە و زۆر خێرێکی زۆر گەورەیە کە تۆ بتوانی کەسێک زۆر جارجاری وایە نەفرێک ویستێتی خۆی بسووتێنێ، ویستێتی خۆی بکوژێت، ویستێتی خۆی لە ناوبەرێ، ویستێتی واز لە خوێندن بێنێ، ویستێتی لە ماڵەوە ڕاکە. بە هاندان و بە قسەکردن و بە ئامۆژگاریکردنی کەسێک ئەو ڕێگایی کە ئێستا چەند نمونەیەک دڵنیام بەشێکی زۆرتان لەو نمونانتان هەیە. بۆیە ئێوەش هەمیشە کەسی خێرخواز بن، هەمیشە چاکە خواز بن و هەمیشە ئەوەی کە هەتانە بیبەخشن لە پێناوی ئەوەی ڕەزامەندی خوای گەورە و لە پێناوی خزمەتکردنی دەوروبەرەکەمانە. کاری داهێنەران بەڕێزان ئەمەش کە داواکاریەکی تری منە کە داواتان لێ یەکەم ئەو نووسینەکە هیوادارم بیکەن ئەگەر بتەوێت سەرکەوتوو بیت
بەڕاستی بێ ژیاننامەی کەسانی سەرکەوتوو بخوێنیتەوە، بزانی ئەو کەسانە چۆن سەرکەوتوون، کارەکانیان چیان کردووە، چۆن بیریان کردووەتەوە. هەر نمونەی مستەفا زەڵمی بێنینەوە کە ئێمە زۆر کەسی زۆر گەورەشمان لە کوردستانە چوو بۆ قاهێرە لە جیاتیەوەی دکتۆرایە بخوێنێت، 2 دکتۆرای خوێن لە هەمان کاتێک لە ڕووی قانونیەوە تەبەنەوە مەمنوع بوو بەدزیەوە، ینی ئەوەندە بە فرسەتی زانیوە. زۆر نمونە ینی زۆر خەڵکی تری سەرکەوتوو هیوادار ئینشاڵڵا بەڕێستان کارەکانیان بخوێنەوە، ژیانیان بخوێنەوە. گەرم و گوڕی گەرم و گوڕی گەرم و گۆڕ بن، گەرم و گۆڕ گەرم و گوڕ بن لە ئیشکردنا، گەرم و گرگ بن لە هەستانە، کورە گەر و گورگ بن لە یارمەتیدانی دایکتانە کچان، سارد و سڕ مەبن، کورە ئەو دایک و باوکەی کە ئێوە بەخێوە کات یارمەتی حەماستانەوێ بۆ ئیشەکانتان، بۆ شتەکانتان، بۆ مشتەکانی ترتان. ڕاهێنانکردن باشە، هەندێکتان لەوانێ بەعام حەستان لە وەرزش نەبێت، بەڵام هەندێکتان هەر هەیە لەوانێ جمهوری ریاڵ مەدرید یا بەرشەلۆنە بێت. کێ جمهوری ریاڵە؟ باشە. بەرشەلۆنە؟ باشە. کاتە سەیری یاریەکەن. باش ئەو یاریزانانە بۆچی میسی، بۆچی کریستیانۆ چەند ئێستا لێ نەماون؟ بۆچی بەهێزن، بۆچی بەتوانان؟ باش ئەگەر دوو مانگ یاری نەکەن ئەتوانن بەو شێوە یاری بکەن؟ کاتە پێویستیان بە چییە؟ پێویستیان بە ڕاهێنانە. چۆن جەستەی مرۆڤ پێویستی بە ڕاهێنان، ئەوانەی کە یاری ئاسنەکەن ڕاهێنانەکەن، ئەوانەی کە یاری بالاکەن، یاری شەقشەقیانەکەن، هەمویان پێویستیان ڕاهێنانەکەن. ئەگەر ڕاهێنان نەکەن ناتوانن ئیشەکەی خۆیان بکەن. دڵنیا بن ئەمە قسەی من نییە، ئەمە قسەی زانستە، قسەی لێکۆڵینەوەیە، قسەی دراساتە. مێشکیش بە هەمان شێوە چۆن جەستە پێویستی بە ڕاهێنانە، ئەتوانی بیتە ڕاهێنانێکی باش، ڕاهێنەرێکی باش. مێشکیش ئەتوانی بەرەو زۆر بەرەو پێشی بەری بە ڕاهێنان، بە بیرکردنەوە، بە حەلکردنی شت، بە IQ کە پێوانەکردنی زیرەکی کە ئەساندێکی لێرە باسەکەین. بۆیە ڕاهێنانی مێشک بریتیە، یەکەمیان بریتە لە بیرکردنەوە. ڕاهێنانی مێشک بریتە لە بیرکردنەوەیەکی باش. لە هەندێک کاس لە شوێنێکی چۆڵە وەکو ئەحمەد شوقەیری ماوەی 40 ڕۆژ چوو بۆ دوورگەیەک لەوێ ئەو کتێبەی نووسی کە ناوی چلە، هەمووی بە چل واتە تۆش هەندێک جار پێویستی بەوەیە بەڕێزم کچە جوانەکەی خۆم ڕۆڵە گیان پێویستی بەوەیە هەندێک جار هەر خۆت بیتەوە لە شوێنێکی بێدەنگی، ئەگەر شەویش بێت دوورە، حتا دووریش نەبێت ئەگەر مەجال نەبێ بچیت، واتە لە شوێنێکی هێمنە هەندێ ڕاز و نیاز لەگەڵ خوای گەورەیە، هەندێ بیرکردنەوەی تر بیر لە ژیانی خۆت بکەیتەوە. من چیم، خەریکی چیم، ئێستا لەکوێم، بەرەوکوێ ئەڕۆم، ئەمێ ببم بەچی، ئەوەی کە مامۆسایلان هەندێکیان باس کردبن، ئەبی بیر بکەیتەوە بۆ ئەوەی ڕێگایەکی ڕوون و ڕێگایەکی باش بۆ خۆت بدۆزیتەوە. گەورەترین ڕاهێنانی مێشک بریتێ لە بیرکردنەوە. ئاخر خاڵ کە باسی هۆکارەکان بکەین لێرە باسی ئارامگرتنە. خی گەورە لە قورئانە زۆر باسی ئارامگرتنی کردووە. زۆر کەس هەیە زۆر نزیک بۆتەوە لە سەرکەوتن. جاری وایە نەفرێک دوکانێک دانێ، ماوەی 2 مانگ دایانێ دایەخە، بەڵام ڕەفیقی ئەو ماوەی 3 مانگ 4 مانگە خایەنێ سێرەکەی ئەو زیاتر بەرەو پێشەوە ئەڕوات. ئیشێکمان کردووە بەردەوام نابین لەسەری، لە نیوەیە وازی لێنێ. بۆیە هەموو شتێک پێویستی بە ئارامگرتنە و ئەبێ لە شکست نەترسیت. ئەو ئەدیسۆنەی کە باسمان کرد، تەمان ئەوەی باسی هەزارەکانەکان، هەزارەکان زۆر ڕاستین بڵێن چەند هەزار محاولەیەک، بڵێن محاولەکانی لە سەتان نایە، بەس ژمارەیەکی دیاریکراون یە، وایە ژمارەیەک نەڵێن بەزەبەت فلان ژمارە نەبێت، بەڵام بە دڵنیایی سەدان ڕێگەی تاقی کردەوە تا گڵۆپی دۆزیەوە. ئەم ڕێگەی بەکارهێنا ئەوەنی ئەگەر وازی بهێنایە وەکو خەڵکانی تریش ئەویشتر بیری نەکردایەتەوە ئیشی نەکردایە، ئەم گڵۆپەی تر دروست نابوو، بەڵام وازی نێنا، کۆڵی نەدا، ئەم شکستانە کۆڵی پێ نەدا. بەڕێزان، هەرگیز لە پۆلی 12 کە ئەکەویت، لە قۆناغێک تری خوێندناکە ئەکەویت، بێتاقەت مەبە، شکست نێنی. زۆر جار زۆر کەسی سەرکەوتوش هەبووە شکستێک وای کردووە
لە ژیانە خاڵێکی وەرچەرخانی دروست کردووە کە بۆتە کەسێکی داهێنەر. من داواتان لێ ناکەم ئێوە بەرەو شکستەنگاو بنێن. ئەڵێم ئەگەر لە کاتی هەنگاونانتانە بەرەو سەرکەوتن ئەگەر تووشی شکستێکیش بوون بێئومێد مەبن، بێتاقەت مەبن، دڵنیا بن هەستنەوە. ئەڵێ چ کاتێک ئینسان سەر ناکەوێت سەرکەوتن بەدەست نایەنێ ئەو کاتێک ئەکەوێت هەڵناسێتەوە. دڵنیا بن ئەگەر هەستیتەوە هەر سەرەکەویت، ئەگەر بڕۆی هەر سەرەکەویت، هەرگەیتە ئامانجەکەی خۆت. هیوادارم ئینشاڵڵا ئێوەش بەردەوام بن لە ئارامگرتن و لە سەرکەوتن. و خاڵێکی زۆر زۆر گرنگ بۆ هۆکارەکانی داهێنان بریتێ لە پرسیارکردن. ئێستا من ڕایەنانێکتان پێ دەکەم ئینشاڵڵا دوای ئەمە لە پرسیارکردنە. پرسیارکردن لە شتی شخصی نەها، کۆمەڵە شتێ ئینسان نابێ پرسیاری بکات، کۆمەڵە شتی شخصی تایبەتمەندی ئەو کەسە. بەڵام ئەو کەسانی کە داهێنەرن کە کەسیانی سەرکەوتون بەڕاستی هەمیشە پرسیاریان کردووە. ئەوەی کە بۆتە نووسەرێکی سەرکەوتوو یا خۆی چۆ بۆ لای نووسەرەکان یا ئەزمموی نووسەرەکانی تری خوێندوێتەوە، ئەوەی کە داهێنانی کردووە لە بوارێکی ترا لە سیارەیە ئیسفادەی لە سیارەکانی پێشووتر کردووە، ئەوەی کە مۆبایلی ئەپڵی واتە شەریکی ئەپڵ کە زیادەی بەرەو پێشەوەی برد ناوی چی بوو؟ ستیڤ جۆبس. باشە، واتە گۆڕانکاریێکی زۆر گەورەی کرد لە شەریکی ئەپڵە. گۆڕانکاریەکە لەو چیەوە کردی؟ گۆڕانکاریەکە لە چیتر، واتە چیتر. گەشتینە ئێرە ئەو مۆبایلەمان دروست کرد و تا ئێرە ئەی چیتر بکەن، واتە دوای ئەوە چیتر. ئایا بۆستین لێرە؟ نەخێر. ئەبینی ئێستا ئەپڵ، سامسۆنگ، ئەزان شەریکی سامسۆنگ چەند هەزار 7,000 مهندس ئیشی تیاکات. شەریکی سامسۆنگ بەموو بەشەکانی تەنها مۆبایلەکەی نا 7,000 مهندس، 6,000 مهندس بەس دیزاین ئەکەن. واتە بەو شێ ئەوان پێشەکەون. لە کە هەندێک لەم ئامیرانە مامۆستا سەربەست 5 دقە نازانم من زۆرم ماوە و بەزتر چی بکەین. ئەم ڕایەنانە ئەەکەین و هەرچەند بە تەوامی دوو ڕایەنان بوون بەس قەی ناکە ئەم ڕایەنانە ئەەکەین. بەڵێ چی بێت؟ شتمان زۆرە بەس کورتیەکەینەوە بۆ ئێوەش تۆزێ کەشی دەرەوە بینن. هەرچەند وتم بەرنامەکە تێکچۆ با ئێسێوە لە دەرەوە بوو نایە بۆی دەشت و دەرەوەوانە ببینن. منیش ئینشاڵڵا کورتیەکەمەوە بابەتەکەی خۆم. بەڵێ ئەو کەسانی کە لە تەنیش یەکترەوە دانیشتون هەرچەند کاتێکی تعارفی ترتان هەیە، من حەزەکەم ئێستا یەکێک لەوانە بێت پێویستم بۆ من جارێ بۆ خۆتان هەر یەکە و لەگەڵ ئەوەی تەنیشتی خۆیە بیناسێت. واتە کۆمەڵێ وەکوتمان کۆمەڵی پرسیاری تایبەتی حەرج نا، کۆمەڵی پرسیاری عام لەوانێ تۆ لەکوێوە هاتووی، مەرحەلەی چەندیت، چۆن ساییەکەیت، واتە لە ژیانی ئەو تەقریبەن شتێک بزانە و پرسیارێکی لێ بکە. ئەمە 2-3 دەقەتانەیە بۆ ئەمە بۆی ئەو کەسەی تەنیشتێ بناسێت. ئەتوێت چی بکەیت؟ بەشداریەکەی ئەجارە حەزکەی پەلەمەکە تۆسێ گیان
ساعات شنة شنة ساعات بەڕێزان دەستان خۆش بێ سپاسان سێ کەس بێتە ئێرە ئەو ڕەفیقەی بناسیێنێ دواتە ئەوەی کە بڕیار بوو بیناسیێنێ بە ئێمە سێ کەس کێ هەڵەسێت فەرموو وەرە ئێرە وەرە باسی ئەو کە ئەوبان بۆ بناسیێنە السلام عليكم جماعة من لقوا هوناس داشتبو لقوا أو تعرفوا كل هوناس جان لا كلام وعتوا وكشي برهان مخرجة تصور كم وصل برهان زور بيتام بيناسن كشي أوا إنجا قانون أخوانه وبيشتنا داخلي قش بدان بوا بس إسا داخلي قش بدانيا دەست خۆش چاپڕەیەک دەست خۆش ئەمران لێرەوە لەم لێرەوە نەفەی وەرەگریت فەرموو یەک بەڵێ ئەتێ یەک دەقە بۆس پێشەوەی ئەوکایەک چەڵی قامی بۆ لێ بن وەڵای ئافرە دەست خۆش دەست خۆش ماسا سەربەست 5 دەقەم بەنێ بە خێرایی بەسەر و شتانە بڕۆم بەداخەوە یان یۆکو وتم ڕاهێنانی ترمان نەبووە یان تۆزیە باشتر و بەس وازی لێنین بەس بە خێرایی ئەگە سیرێکم ئامارە بکەن بە ڕێزان ئەم ئامارانە چینەوانەی کە لێرە باسی ئەمەیان باسی IQ واتە باسی زیرەکی مرۆڤەکانە چ پەیوەندیەکی بە بابەتی ئێمە هەیە کە ئێستا باسیەکەین هەر کەسێک IQ واتە زیرەکی کەمتر لە 70 بێ تقریبان کەسێکی بڵین تەواو نییە ئاسایی نییە پێویستی بە ڕێعایەت هەیە واتە خاوەن پێداویستی تایبەتە ئەو کەسە IQ-کەی لە 70 کەمتر بێت ڕێژەی ترمانێ بەڵام من ئەو ڕێژانەم نێناوە ئەو کەسانەی کە لە 80 تا 120 کەسانی نۆرماڵن کە لە 96 خەڵک IQ واتە زیرەکیان لە 96ایە هەر کەسێک لە 130 تا 150 ئەو کەسانە بەهرەمەندن مەرج نییە داهێنەر بن بەهرەمەندن واتە بەهرەکەیان هەیە خوای گەورە پێیاون ئەیتر ئەگە بەکاریشی بێنێ ئەتوانێت بێت بە داهێنەر بەڵام ئەم لە واتە مەرج نییە ئەو کەسەی کە نۆرماڵ ناتوانێت بێت بە داهێنەر ئەمانیش ئەتوانن ببن بە داهێنەر ئەگە 150 بێت IQ-کەی چەند ئەو کەسە پێڵێن عەبقەری واتە عەبقەری IQ-کەی 150ە بەسی داهێنان بکەین کۆریای باشوور کە خۆتان نەزان سامسۆنگ شەرژی سامسۆنگی کۆریای باشوورە لە یەکێک لە ساڵەکانە 1000 داهێنانی تازەی کردووە تەنها لە کۆریای باشوورە هین 11,000 داهێنان کراوە بەڵام لە هەموو وڵاتانی عەرەبیان لەو ساڵەیە بە هەموو وڵاتانی عەرەبی کە 20 چەندێ وڵاتن 1500 داهێنانیان کردووە لە 199 داهێنان بریتیە لە هەوڵدان لە تێکۆشان لە شەونخۆنی لە سێرچکردن لە گەڕان لە 100 داهێنانەکان بریتیە لەوەی کە ئەوانەی کە بەهرەیان هەیە داهێنانەکەن ئێمە لەکوێین بەڕێزان ئێمە وەکو کەسێکی مسلمان وەکو وڵاتانی ئیسلامی بەڕاستی زۆر لە دواوین ئەمە بینێمە منارەیەکە ئەم منارەیە شتەکانی لەکوێ دروستکراوە لە وڵاتی سین و لە وڵاتانی تر دروستکراوە ئەمە قورئانەکەمان ئەو قورئانەی کە تایە ئەخوێنین ئەو چاپخانانەی کە قورئانەکەی لێ چاپەکرێکێ دروستی کردووە کەواتە ئێمە زۆر لە دواوین ئەم مۆبایلە کە ئەمە ئەپڵە کێ دروستی کردووە یعنی ئێمە لەکوێین ئێمە ئەمانەوێ بێ بەرەو پێشەوە بڕۆین ئایا ئێمە واز بێنین بۆستین نەخێر وەکو چی وەکو مسلمان خوای گەورە داوامان لێکات خوای گەورە داوامان لێکات دەبێ بیر بکەینەوە ئەبێ بەرەو پێشەوە بڕۆین ئەبێ لە کەسە سەرکردەکان بین ئەبێ لە میلەتەکانی پێشەنگ بین ئەبێ لە وڵاتە پێشکەوتەکان نابین بەڵام بەداخەوە لە ماوەی ئەم 100 ساڵەیە کە وڵاتانی ئیسلامی داگیرکرا کە کۆمەڵی خەڵک حکومڕانیەکە ئێستا لە وڵاتانە بەداخەوە هیچ داهێنانێک ناڵێم هیچ داهێنانێک ناکرێت بەڵام داهێنانەکان زۆر کەمە من
بە کۆتایی پێێنم ئابەم بەم قسەیە داواتان لێ یەکەم بیر بکەنەوە بە غیر مەئلوف واتە ئەوەی بە ناباو لە گۆشەیەکی ترەوە بۆ شتەکان بڕوانن. ئەو سندوقی کە هەتانە تەنها لە ناو سندوقێکی مێشتانە مەگرە وەرنە دەرەوە لە سندوقەکە وەرە دەرەوە ئالەویا بە شوێن چارەسەری شتەکانە بگەڕێ بە شوێن پێشکەوتنە بگەڕێ. وەڵی ئەم جسمەی ئێمە پێ یاوین خی گەورە ئەم عەقڵەی کە پێی یاوین ئەو لاشە جوانەی کە لە جوانترین شێوە دروستی کردوین ئەم مێشکە کە لە جیاوازی ئێمە لەگەڵ حیواناتەیەکێک لە ئینەکانمان بریتە لە بیرکردنەوە. حیوانات توانای بیرکردنەوەی نییە بەڵام ئێمە ئەم هەموو شتە باش و چاکانەمان هەیە خی گەورە لەم دنیاە پێیاوین بۆ ئەم دنیای پێیاوین بۆی لەم دنیاە زەوی پێ ئاوادانکەینەوە یا معشەڕ الجن یا خی گەورە کە داوامان لێکات بچین بە ئاسمانەکان و بە زەویەکانە بگەڕێین لە ناو شاخەکانە چی هەیە دەری بێنین لە ناو دەریەکانە چ گەوهرێکەیە دەری بێنین بڕین بە ئاسمانەکانە بچین بۆ سەر مانگ بۆ سەر مەریخ بۆ سەر واتە داوای لێکردین بچین بگەڕێین با وەکو موسڵمان دانەنیشین با ژیانمان تەنها خەو نەبێت با ژیانمان تەنها ئیسراحەت نەبێت با ژیانمان تەنها مۆبایلەکەمان نەبێت با بیر بکەینەوە با داهێنان بکەین با وڵاتمان بەرەو پێشەوە بەرین با لەسەر دەستی ئێوە چەندین داهێنان بکرێت وەکوتم ئەو داهێنانەی کەوا ئەمڕۆ ئەتوانرێ بکرێت با ئەپلیکیشن دروستکەین وەکوتان بارێکی جیاواز بدۆزینەوە بۆ خزمەتکردنی ئەم کوردستانە ڕێکخراوی گەشەپێدان چواردەورەکەی خۆتان شارەکەی خۆتان هاوڕێکانی خۆتان بیر بکەینەوە دڵنیا بن چۆن ئەم ئێوە هەندێکتان کە زانیتان بە ئاسانترین شێوە بە زووترین کات وەڵامیان دێ لە پرسیارەکان بنەوە بە دڵنیایی تواناتان هەیە بەس تەنها ئەوەیە ئێمە بەکاری ناهێنین ئەم لاشێمان ئەم توانایەمان بۆ ئەم دنیاە خوا پێیاوین بیر بکەینەوە سەرکەوین سەرکەوتن بەدەست بێنین ئومەتانی مسلمان و خەڵکی مسلمان و خەڵکی دیندار و وڵاتی ئیسلامیەکانیش پاشکۆ نەبن ئیتر لە بێشەنگا بن ئابە شێوەیە بە بیرکردنەوەی ئەندامەکانی. جارێکی تر سپاس بۆ ئێوە سپاس بۆ سکرتارەتی ڕێکخراوی گەشەپێدان سپاس و دوعای خێر بۆ ئەو کەسانی کە ئێرەیان بنیات ناوە کە بۆتە هۆکارێکی خێر بۆی ئێمە قسێکی خێری تیا بکەین و ئێوەش قسێکی خێری تیا ببیستن و ئینشاءڵڵا لە ڕنگ بداتەوە لە ژیانتانە. وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.